ئازان و خۆشەویستانم ڕۆتان شادۆم کاتتان باش. من شەماڵ عەلی مجارێکی سێر لە خزمەتیەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆجی هیوا. بەرنامی ئەم جارەمان وەک لە ناونیشانەکە مەبینن پرسی نەوت و داهاتووی کوردستانە. بۆ ئەم بەرنمەیە هاوڕێی هەمیشە ئازیز و دێرینمان هاوڕێ هیوا عومەرمان لەگەڵایە. هیوام کاتت باش، خۆشحاڵم جارێکی تر پێک شادەبینەوە بۆ پێشکەشکردنی بەرنامێکی هاوبەش. گەلەک سوپاس شەماڵ گیان، منیش زۆر خۆشحاڵترم کە دوای ماوەیەک لە دابڕام بە بینەران و بە بەڕێزیشتان شاد دەبمەوە با من تۆزێک ئینەکەم ڕێک بخەم. جارجارە شەماڵم زربوونەش باشە بۆی تۆزێک شیرین بین. هەر شیرینن بزریش نەبنە شیرینن. بەرحاڵ بینەرانی خۆشەویست لە ڕۆژەکانی ڕابردووە دیارە ئەم بەرنامەی دیالۆجی هیوا ئەمڕۆ 4 2023 پێشکەشیەوەی ئازیز دەکرێت. باسەکەشمان و پرسەکەشمان نەوت و داهاتی کوردستانە. بەر لەوێ بچینە ناو ئەم باسانەوە لەگەڵ هیوایە گفتوگۆی ئەو تەوەرە بکەین. داوا لە ئێوەی ئازیزەکەم هەم کەناڵی یوتیوبی هیوا سەبسکرایب بکەن، هەم ئەم بەرنمەیە لە ڕێگەی سوۆشیال میدیای خۆتانەوە بە تایبەتی ئەگەر گونجاوە لینکی کەناڵەکە و لینکی بەرنمەکە لە یوتیوبەوە لە ڕێگای خۆتانەوە پەخش بکەن. ئازیزان ماوەی تقریبان نزیکی 2 هەفتەیەکەوە 11 ڕۆژێکە باسی داخستنی بۆ ڕێنەوتەکانی کە هی عێراق و لە تورکایە بۆ گەیاندنی نەوتی کوردستان بۆتە باسێکی گەرمی میدیاکان. لە میدیاکانی کوردستانەوە بە تایبەتی قسە و باسێکی زۆری لەسەر کراوە. هەندێک دەنگی جیاواز هەن، بەڵام بەشی زۆری دەنگەکان دابەژون بەسەر دوو تەوەرە. یەکێکیان بە پێشێرکردنی سەروەری کوردستان و بردنە ژێر پرسیاری گوایە سەروەریمان هەبوو لە دەستێ دەین یاخود سربەخۆیمان هەبوو خەریکە لێکە لەبێ وە لەلایەکی تریشەوە پێخۆشبوونێک و جۆرێک دڵخۆشبوونی بوونێک بە شکستی ئەوەی کە دۆسیی نەوتی بەدەستەوە گرتووە باسی لەسەر بەخۆیەکە یان قسەی لەسەر بەخۆیەکی کردووە کە پارتیە خۆشبوونێک بە شکستی پارتی یاخود ژێرکەوتنی لەم پرۆسەیەوە ئەوەی کە لەمە دوا پارتی ناتوانێت کۆنتترۆلی نەوتی کوردستان بکە دوایەوە کە حکوومەتی عێراق کە ئەم کۆنتترۆڵاکەەوە ئەمە توانێت لە قازانجی خەڵکا بێ. بەرحاڵ لە خودی خۆیان داخستنی بۆ ڕێنەوتەوە ئەم کێشەی کە دروست بووە بەش بە حاڵی خۆ من وای نبینم مەسلەیەکی زۆر گرنگ و چارە نووساز بێ لە ئایندەی کوردستانەوە. گۆڕانیی زۆر گەورە نییە لە بارودۆخەکەیە، بەڵام ئەم باسانەوە قسانی کە کراوە ئەهێنێکە قسەی لەسەر بکرێت. هیوا پێم خۆشە بەگشتی تێڕوانی خۆت و بۆچوونی خۆت سەبارەت بەم باسە دەربخی. ئەم بڕیارە لای تۆ چیە گەێنێەوە، چه لێکەوتێکی هەیە؟ دەست خۆش شەماڵە من مەشغوڵی شێرکردنی بەرنامەکە بووم، زۆر باشە لای خۆم. لە ڕاستیدا یعنی لە بارودۆخی ئەمڕۆدا یعنی پرسی ڕاگررتنی نەوتی کوردستان لە ڕێگای بۆڕیەوە بۆ بەندەری جەیهان و مەسلەی ئەو بڕیارانەی لەلایەن دادگای تحکیمی باڵێن بازرگانی لە پاریس و هاوکات یعنی ئێمە لە ڕاستیت لەم ماوەیە چەند مەلەفی گرنگ بە دواییەکە بوو بە مەلەف لە کوردستانە. ئەمە خاڵی یەکەم و خاڵی دووەم پێشوش پرسی راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا و هەروەها با بڵێن چەند راپۆرتی ڕۆژنامەوانێک یان چەند لێدوان و بە دوواداچوونێکی استقسایی هەندێک جار استقسایی با بڵێن ڕۆژنامەکان دۆخی هەرێمی کوردستان یعنی بوو بە بابەتی ڕۆژ لە هەرێمی کوردستانە. من پێم وایە هەموو ئەو پرسانە و پێشترش بڕیارەکانی دادگای فدرالی عێراق لەبارەی هەرێمی کوردستانەوە هەموو بەجێ لە جۆرەکان دەتوانی بڵێن هەموو ئەوانە دەتوان بڵێن گرەی بدەین بەیەکەوە زنجیرەیەک بڕیار بوون بەیەکەوە کە پەیوەندی بە بارودۆخی هەرێمی کوردستان بوو. ئەم بەدیدی من هەموو ئەم بڕیارانە لە ڕووی سیاسی و ئەگەر ئێمە خوێندنەوەی بۆ بکەین
بێگومان یعنی پاشەکشەی هەرێمی کوردستان لای من ینی بریتە لە پاشەکشە پێکردنی هەرێمی کوردستان و گامارۆدانی زیاتری هەرێمی کوردستان و لێکەوتەکانی بێگومان لێکەوتەکانی ڕەنگە لە بارودۆخی ئێستادا لە پرسی دوای ئەوەی کە ڕێکەوتنێک کراوە ئێستا کە هەندێک پۆستدا بەش بکرێ لە چوارچێوەی باڵێن کۆمپانیای نەوت و ئەمانە کە جێگرەکەی بدرێ بە هەرێمی کوردستان ڕەنگە لێکەوتەکەی لەسەر وەزعی دارایی خەڵک ڕاستەوخۆ نەبیتن بۆ کاتی بەڵام تا بە ئێستا لە ڕاستی دەبی سەر شتێک ڕوون بکەین شەمەڵ خاڵی یەکەم تا ئێستا ڕێکەوتنی کۆتایی نەکراوە ئەوەی کراوە تقریبەن تەنیا بۆ ئەوەیە کە نەوتی کوردستان بچێتە ڕانەوەستێ چونکە نسبەی نەوتی کوردستان هەرچەندە 0.05 نەوتی زیان پێک دێنێ یعنی نسبەیەکی گەورە نییە بەڵام لە دۆخی ئۆکرانیا و باردۆخی یعنی وەزعی هەنووکەی وڕاهن بۆ ئەمریکا گرینگە کە نەوتی هەرێمی کوردستان ڕانەگیرێتن بۆیە بە زووترین کات لەسەرەوە کرا کە دەست پێ بکرێتەوە تامان ئێستا ئێمەش هەواڵێکی بە پەلەمان بینی کە تورکیا پێ هێڵی فڕۆکەوانی لەگەڵ فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی ڕاگرتووە ئەمایان نازان لە ڕاستیە تا چەند بەشێکی ترێ لەو زنجیرە لەو بڕیارە باڵێن نێوخۆی ئیقلیمیانی لەسەر هەرێمی کوردستانە خاڵی دووەم ئەوەیە کە لە دوورمەودادا کاریگەری لەسەر هەرێمی کوردستانە بێگومان لە منیش کە ئەوەیە کە کاریگەری لەسەر هەرێمی کوردستان دەبێت سەبەبەکە چییە؟ سەبەبەکەوەیە شەماڵ ئێمە حکومەتێکمانەیە یعنی ناو دووکەوانە ئیشی تەنیا یعنی نەوتی فرۆشتووە و بە خراپیش نەوتی فرۆشتووە کاتیان حکومەتە نەوتی لێ بسەنەوە بێگومان پڕۆباڵی یەکرێ و هیچی نامێنێت یعنی جەوهەری کێشەکە لە لای من لە ڕاستیە بەدیدی من بریتە لە سیستەمی سیاسی ئابووری هەرێمی کوردستان ئەم سیستەما یان ئەم مۆدێلە لە حکومڕانی کاموجای ناوی دێنین کاتێک کە خۆی یعنی لە بەردەم ئیشکالەت و قەیرانی گەورەدایە بۆیە کاتێک تو تەنیا ئیشت نەوت فرۆشتنە وەسەدا زۆرینەی ئابوووریەکەت ئابوووریەکی ڕێعیە تەبعەن وڵاتانی دەوروبەر لە هەر کاتێک بیانەوێت زۆر بە ئاسانی دەتوانن پڕۆباڵی تو بکەن و بەرژەوەندی وڵاتانی ئیقلیمی وڵاتانی زلهێز ئێستا لەوە نییە هەرێمی کوردستان هیچ پارچەیەکی هەرێمی کوردستان لە بەردەم ئیمپرالیزم لە بەردەم هەیمەنی ئیمپرالیزمی عالەمی و بە داگیرکاری وڵاتانی دەوروبەر بەرژەوەندی هیچێک لە وڵاتانە نییە دەربچێ فلەبەرەوە زۆر ئاسانە هەرێمی کوردستانیش لەبەرەوەی یعنی بەشی زۆری شکستەکە پەیوەندی بە ناوەخۆیە و هەرێمە کتێ لەسەر تەنیا ئابووریکی ڕێ ئابووریکی بەرخۆری بنیاندراوە کاتێ دێ ئەمیش ئەم یعنی هەمووی هەرکەکان خسۆتە ناو یەک سەبەتە تەمانی ژۆ سەبەتە دەبات لای خۆی ئەمە بێگومان شکستە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا بۆ داهاتوو ئەمە بەرەو چێ دەڕوە بەدیدی من ئێمە بۆ داهاتوو کاریگەریەکانی زیاترە بێ و ئەم کاریگەریانە پێشەوەی پەیوەندی بە فشاری دەرەکی و باردۆخی دەرەکی بی پەیوەندی بە شکستی ئیداری ناوەخۆیە وایە و ئەمە هێشتا ماوە شەماڵ یعنی هەر بۆ هاوڵاتی هێشتا ماوە لە ڕاستیە پرۆسی یعنی بودجەی عێراق یاسای بودجە پەسەند نەکراوە یاسای نەوت و گاز لە عێراق دەر نەکراوە کۆمەڵێک چوارچێوەی قانونی تر هەیە کە ئەمانە ناتوانن مەلەفی بابڵێن نەوت لە نێوان عێراق و هەرێمی کوردستان بە ئاسانی چارەسەر بکەن ئەمە بەنجێکی کاتیە هینی تری بە دواوە دێ یعنی فشاری تر و کاردانەوەی تری بەداوا دێ ئەمە پەیوەندی بە بڵانسی هێز و بەرژەوەندی وڵاتانی دەوروبەرەیە و لە بیرمان نەچێ هەر لە بارودۆخی ئەمڕۆدا ئێستا خەریکە ئێران لە ڕێگای ئێرانەوە دۆسیەکی هاوشێوە لەسەر ڕۆژئاوایی کوردستان باڵێن دەجوولێندرێ بۆ ئەوەی ئەمریکا تۆمەتبار کراوە کە نەوتی ڕۆژاوای کوردستان دەجێ بەکاری دێنێ کە ئێران داوا دەکە سووریا ئەم مەلەفە بباتە دادگای بازرگانی لە پاریس ئەمانە بێگومان یعنی بعدی نێودەوڵەتی و بعدی عقلیەتی شۆڤینی با بڵێن وڵاتانی دەوروبەر و داگیرکاری هەیە و بعدی شکستی ناوەخۆشی هەیە بەڵێ من بەش بە حاڵی خۆمەزانم ئەم تەتەوراتانە بە ئیتیجاهی پەڕووباڵکردنی دەسەڵاتی پارتی وێچێتیە چێ بەڵام من پێمانی ڕۆژێک لە ڕۆژانم دەسەڵاتە تعبیری لە سەروەری خەڵکی کوردستان کردوێ یا تعبیری لەوە کردوێ شتێکە پێوترێ سیادە ئەساسەن دروستبوونی ئەم دەسەڵاتەوە ئەم شێوازە لە حاکمیت لە کوردستانە هەر لە بناغەوە لەگەڵ نەفیکردنەوەی سیادەیە هاوتا بووە ینی هیچ ڕۆژێک لە ڕۆژان چەمکی سیادە چەمکی سەروەری
شتێک نەبووە کە بەردی بناغە و ئەساسی دروستبوونی ئەم دەسەڵاتە بێ بگرە پێچەوانەکەی ڕاستە. ینی دەسەڵاتی پارتی و یەکێتی لە چەند ماوەیەکی زۆر کورت بە دوای ئەوەی بڵین ڕاپەڕین و دەرکردنی حکوومەتی باسا دوو ئیداری یەک دروست بوو کە تا ئێستا بەردەوامە. ئەم دوو ئیدارەیە زۆرتر لەوەی کە هیچ دەسەڵاتێکی خەڵکی تیابێتەنە دەسەڵاتی خودی حیزبەکانیشی تیا بەرجەستە بوو بێ زۆرتر دەسەڵاتی تورکیا لەلایەک و ئێران لەلایەکی تیا بەرجەستە بووە. ئەمە جانبێکی تری ئەوەیە کە قسە لەسەر مۆزۆعی نەوت و سربەخۆی و هەندێک ئیدعایە کە ئەکرێت لەسەر سربەخۆی کوردستان لە ڕووی فرۆشتنی نەوتەوە بە بڕای من بە شتێکی بێناودۆشی ئەزانم. حقەتەکەی ئەوەیە کە فرۆشتنی نەوت لەلایەن کوردستانەوە هەتاکو وەگەر 100% لەژێر دەستی ئەوە بێکە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان هێشتا هیچ سربەخۆیەکی تیان نییە. زۆرترەوە کۆمپانیاکانن کە دەسەڵاتیان بەسەر نەوتی کوردستانە هەیە تاکو ئەم دەسەڵاتە لۆکاڵیانە یاخود پارتی وێچێتی. ینی بە جۆرێک باسی سربەخۆی لێرەیان هیچ مانایەک پێیان ناکە. جانبێکی تریشی ئەوەیە ئەم دۆخەکە وەکتووەڵی ئەمە موسەکیناتە و جۆرێک ڕاگرتنەوە ئەوانە ئێمە لە عێراقا لەگەڵ حکوومەتێکی یەکدەستا بەرەو ڕوونین. حقیقەتی حاکمیەتی عێراقەوەیە کە خۆشی چەند دەستەیە. یعنی ئێستا بۆ نمونە خۆ بەسرە لەژێر دەست و کۆنتترۆلی حکوومەتی ناوەندی عێراق و حکوومەتی بەغایە. بەڵام ئایا ئەکرێ کەس زەوانەتی ئەوە بدا کە نەوت لە بەسرە نادزرێ، بە قاچاق نافرۆشتێ، پارەکەی تەحویلی میلیشاکان نادرێ ناکرێ و میلیشاکانی پێقەڵەو ناکرێ، پێی دەوڵەمەند ناکرێ. وایە ئەم کۆمپانیا چەکدارانەی جنوبی عێراق و ئەوانە ئەسڵ ڕۆژێک لە ڕۆژان بایەخێکیان یاخود ئەتیباریشیان بۆ سەروەری دەوڵەت و حاکمێتی دەوڵەت داناوە. هەر خودی هاتنی سوودانی بەرەنجامی کۆمەڵێک اتفاقاتی ژێربەژێر و ڕێکەوتن و یاخود سەرکەوتن بەسەر گروپە چەکدارەکانە نەبووە، ڕێکەوتنی چەند گروپێک و سەرکەوتن بەسەر گروپێکی چەکداری ترا. ئەمە حقیقەتی دەسەڵاتی عێراقا و پێم وایە دەوڵەت بێ دەوڵەت نەبێ لەشکری هەیوێ نەیبێ ئەوەی کە بۆ میلیشیایەکی چەکدار لە بەسرە بەڕەوا بینێ پارتیژە توانێت بیکە. بڕای من پارتی بەر لەوەی کەەوە ئەم نەوتە یاخود ئەم هێڵەی عێراق هێڵی بڵین بۆڕیەکانی عێراق لە ناو تورکیا بەکاربێنە بۆی نەوتەکەی بگەینێتە مینای جیهان، نەوتی بە قاچاغار فرۆشتووە لە بۆ دۆژەتوانێت ئەوە بکە. بە بڕای من ئەمە شتێک لە دۆخەکە بەو جۆرە تەغیرە دراماتیشیە ناگۆڕێ. بەشێک لەوانەیە لە بڵین خۆ هەڵکێشان و زۆر بڵین تەبلیغات و جۆرێک ئەو پروپاگەندەیە کەم بکاتەوە کە پارتی بە تایبەتی دەستی بۆ بردووە لە بابەتی سربەخۆی سەروەری کوردستان و نەوتی خۆمان و ئابووری سربەخۆ. بەڵام جگە لەوە لەباری لە ڕووی واقعیەوە ئاڵوگۆڕێکی گەورە بەڕای من بەدی نایەنێ. بەڵێ ڕاستە ئێران هەوڵی زۆر دیەدا بۆ کۆنتترۆلکردنینەکان، بەڵام لە بەرامبەریا بەرەنگاریش هەیەوە هێزی تریشینەکە. بڵێ پێشەوە تێبینێک بدەم تایتڵەکە غەڵەتێک هەیە لە تاکە تایی نەوتەکە بە عەرەبی ئەگەر بکەیت. من لە ڕاستیە شەماڵ ئێمە لەو بارودۆخی ئێستاە یعنی بە دیدی من ینی پرسەکە پەیوەندیدار نییە، یعنی پرسی کوردستان کورد ناکرێتەوە لە هەیمەنەی حزبێکی سیاسی یان دوو حزبی سیاسی و کارکردن بۆ مەسەلەی یعنی ئیشکالەتەکە لە چییە؟ ئێمە ئەمڕۆ ڕوبەڕووی دوو گوتارە بینەوە لە ڕاستیدا دوو گوتارە بین. گوتارێک ئەوەیە کە دهۆڵی ئەوە لێ دەدا کە هەنێمی کوردستان کاری کردووە بۆ ئابووری سربەخۆی و پرسینەوە تەمان ئابووری سربەخۆی و پرسی شێوازی فرۆشتنی نەوت و شێوازی عقودەکان و نازانم چی هەموو ئەم مەلەفانە لە ڕاستیە مەلەفی جیاوازن، پەیوەندیان نییە بێکەوە. من خۆم وەکو کوردێک کە ناسنامەم کە پرسی نیشتیمانەکەم دابش کراوە و لە ڕاستیە و لە ڕێگای ئیتیفاقاتی دووەلی و لە ڕێگای داگیرکاری وڵاتانی دەوروبەر لە هەر چوار پارچەی کوردستانە بچووکترین هەوڵ بۆ بیناکردنەوە و بۆ هەڵسانەوە بۆ دەرچوون لە بەردەم ئەم ژێردەستەیە کە جۆرێک لە بیناکردنەوەی کوردستانی تێدابێ لە بەرامبەر ئەم ڕوخانە من یعنی پاڵپشتی ئەەکەم و
و بەکارێکی گرنگی دەزانم و وەزیفەی چەپیشی دەزانم لە ڕاستیە پاڵپشتی بکە. ئەمە نەقطە سەری دێر. خاڵی دووەم ئەم گوتە ئەم دابەشبوونەی ئێستا لە کوردستانە هەیە کە پێی وایە گوتارێک کە ئەو سەرکەوتوو بە لە مەلەفینەوت وە گوتارێکی تر پێی وایە یعنی ئەگەر بەم شێوازەی ئێستا بفرۆشتێ وە گوتاریشتر پێی وایە کە لە ناوچەی بابلێن ئەوەی پێدەوترێت زۆری سەوز دۆڵی بۆ لێدا تەسلیمی بەغدا بکرێتەوە دەبێتە شامی شەریف. ئەمەی ناوچەی بابلێن زۆنی زەردیش دەڵێ ئەگەر من بیفرۆشم ئەمەی ئێستا شامی شەریفە دروستم کردووە. من پێم وایە لە دەرەوەی ئەم عقلیەتەوە لە دەرەوەی ئەم بابەتە ئێمە دەبێت ینی بە شێوازی شتر تەمەشایەوە پرسا بکەین. شێوازەکە چییە؟ ئەمڕۆ بەپێی هەموو ئەو بەدوادە ئەو با بڵێن یعنی بەشی زۆری ئەمڕایانە کاردانەوەن وەڕەتفعلن و جۆرێکن لە گوتاریی پۆپۆلیستی شعبەوی و بەشی زۆری حاڵەتیشی سۆزداریە کە ئەمڕۆ لە شەقام و میدیای کوردی ئێمە دەبینین چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسە دەکاتن. تەنیا شەماڵ بۆ زانانی خۆت لەم ماوەی ڕابردوو دەستگای شکار هەیە ئەگەر هەڵە نەبم و هەروەها دامەزراوی درە و دامەزراویشتر سێ ڕاپرسیان کردووە لە هەرێمی کوردستانە. لەوەی درەوە زۆرینەی زۆری لەگەڵ ئەوەیە کە بەغدا نەوتی کوردستان بفرۆشێ پێی وایە سەلامەتتر دەبێ وەزعەکە باشترە بێ و زۆری لە سەتان نەوەت بەسەرەوە لەوەی ناوەخۆ بۆ نمونە زۆرینەی زۆری ئەوەی لە دەستگای شکار کراوە زۆرینەی زۆری خەڵکی کوردستان لەگەڵ ئەوەیە کە ئەگە کوردستان بکرێتە بەردەم مەترسیەوە ئامادە نییە داکۆشی لێ بکاتن. تاەوە بە تایبەتی ئەم ڕایە لە ناوچەی سنووری باڵێن سەوز زیاتر دەرکەوتۆ بەپێ ئەو ڕاپرسی کە کراوە لێرەش لە ڕاستی لا و لێرە لە دۆ ئاماژەکان ئاماژەی ترسراکەن و لەگەڵ ئەم بڕیارە ئێستا لە دڵخۆشبوونێکی خەڵکی شەماڵ بەوەی کە پێشوازی لەم بڕیارە بکە. من پێم وایە ئەم سێڤانەی کراوەوە لەگەڵەوەی ئێستا لە میدیا دەخوێننەوە بواری زۆر گرنگە بەوەی ئێمە دۆخی کۆمەلگاکەمان ببینین لە سایی ئەم سیستەمە سیاسیە ئابوووریە کۆمەڵایەتی هەیە کە نەوت لە ڕاستیە لە جێگای ئەوەی لە پێناو خەڵک بێ بۆ بیناکردنی نیشتیمان بێ و لە پێناو خۆشگوزەرانی بێ نەوت بریتی بووە لە ئەداتێک بۆ سەرکوتکردن بۆ دروستکردنی میدیای چاواشەکارانە بۆ نێشتنی معارەزە لە کوردستانە و خاڵی سێم لەبیرمان نەچێت کە ڕێی سێم نییە ئەمڕۆ لە ڕاستیە غیابی معارەزەی حەقیقیە لە شەماڵ لە کوردستانە. یعنی دەسەڵات واخ بیری کردوەوە ئەگەر کار بکات لە ڕێگەی و ئابووری نەوت و ڕیعی لە بەردەستێتی کۆمەلگا کۆنتترۆل بکاتن و میدیان نەهێلی و هەرچی نووس ئێستا تو بینی و کا ئەم ڕۆشنبیرانی کە ئەتوانن قسە بکەن ئەتوانن لە ناو جەرگەی شارەکانی کوردستان قسە بکەن کەم نەبوونەوەی ئێستا بەسەر دام و دەستگاکانی هەرێمی و میدیاکانی ئەم دەسەڵاتانە دابش کراون و ئیرادەیان لێ سندرایەوە. تاوان ئێستا ئێمە کاتێک بە پێچەوانەوە کۆمەلگا ئێستا وەکو ئینتیحارێکی سیاسی پێی وایە وە کاتێک هێزێک نییە موبالیزەی ئەم ناڕەزایەتیە بکاتن بێگومان دی ڕەتفعلی وەرەگری و پێی وایە ئەگەر تەسلیمی خراپ شەیتانیش بن و پێی وایە لەم دەسەڵاتە باشترە. من پێم وایە ئەمە حقیقەتی ئەم مۆدێلە لە حکومڕانی بەدیوێکە نیشانەدا کە و بۆ هێز و لایەنەکانی تریژ وە بۆ هەموو خەڵکیش کە ڕوئایەکی بە پاشە ڕۆژی کوردستان دەبێت ئەمانە بنەما بن بۆ چۆنێتی کارکردن لە داهاتووە. چکە ئەگەر هێزی سیاسی وابیری کردەوە بیرمان نەچێت شەمەڵ ئەگە هێزی سیاسی وابیری کردەوە تەنیا لە دۆخی قەیرانە شەرعیە دووەربگرێ من پێم وایە ئەمە هێزێکی پوچە. هێزی سیاسی دەبێت خۆی یعنی معارەزە مەبەستم لەوەیە دەبێت خۆی توانایی تەقدیمکردنی ئەلتەرناتیڤ و بەدیل و پرۆژەیەکی ڕیکە جیاواز. ئێمە لە یەک کاتە ئەمڕۆ یعنی شاید حاڵی بینینی شکستی دەسەڵاتی لە کوردستانە و لە بەرامبەرەوە شکستی معارەزەشی لە کوردستانە. تەمەن ئەوە بەمانای ئەوە نیە لە ڕاستی مەحرەکەیکی زەماریمان نەبێ بەمانەی ئەو نیە بەیانی معارەزە لە دایک نابێ بەمانای ئەو نیە گۆڕانکاری نابێ بەمانای ئەو نیە ئێمە بە ڕەشبینی تەماشاکە من لە ڕاستی قەت لەگەڵ ڕەشبینی نیە بەڵام بەو مانایە کە من پێم وایە طبعاً کاتی دەڵێ معارەزەش نابێت لە ڕاستی لەم دۆخەیە پەیوەندی ڕاستەخۆ بە مۆدێلە حکومڕانەکەوەیە چونکە ئیشی سەرەکی ئەوە بوو لێدان بوو لە هەر دەنگێکی ناڕازی و پێی وا بوو حقیقەتی ڕالای ئەوەیە لە ڕێگای محتیکار و لە ڕێگای نەوتەوە دەتوانی چی بکاتن. بۆیە من پێم وایە ئەمە یعنی ئەم ڕووداوانە بۆ ئێمە گرنگ بوو کە باشتر لە پەیوەندی نێوان دەسەڵات و
هاوڵاتی تێبگەین و ئێمە ئەگەن لە ڕاستیە هاوڵاتی تەسلیم نابێ ئەگەر بەشێک لە حزبەکان ئەگەر بەشێک لە ڕۆژبیران ئەگەر بەشێک لە ڕۆژنامە نووسان بەجێ لە جۆرەکان واز لە ئیرادەی خۆیان بێنن بۆ لەزەتێکی کاتی بەڵام کۆمەلگا هەڵوێستی خۆی بێ بەڵام بەداخەوە هەڵوێستەکە بەم جۆرە دەبێت کە خەتی ڕاست و چەوت بەسەر کوردستانیشدا بدە. من پێم وایە ئیشی میدیای چەپە و ئیشی ئێمەمانانە و ئیشی خەڵکە کۆمەلگا نابێنە ئومێد بکرێ و ئەگەر هەموو پەنجەرەکانیش هەموو دەرگاکانیشدا بخرێ کۆمەلگا دەتوانێت پەنجەرە و دەرگایتر لە خۆی بکاتەوە بەڵام لە هەمان کاتدا نابێ دژایەتی دەسەڵات تێکەڵاو بە دژایەتی نیشتیمان و بۆ تێکۆشان بۆ پرسی سربەخۆیی بۆ تێکۆشان بۆ ئینقاذبوون لە بەردەم هەیمنەی وڵاتانی داگیرکرد بەڕاستی تێکەڵاو بکرێت. بەرحاڵ ئەزانی چۆنامەی کە من لەم قسەی ئەخیرتەوە دەست پێ بکەم هیوا من ڕایەکی جیاوازم هەیە لەسەر مەسەلەی پرسی سربەخۆی ئەوانە بە بڕای من دۆخێکی دیاریکراو کە کوردستانی تایە ئەوانە ڕۆژێک لە ڕۆژان خەڵکی کوردستان بە ئازادی و بە یەکسانی و بە مافەکانی شا دەبێتەوە بەڵام ئەم خەباتە لە گرێوی خەباتێکی هەمەلایەنەیە لە ناوچەکەیە بە بڕای من لە دۆخێکە لە ناوچەیەکی ڕخۆر هەڵاتی ناوەڕاستە کە پڕپڕە لە دیکتاتۆر و سەرکوتگەر و دەسەڵاتی تاوانکاری وەکو جمهوری ئیسلامی و تورکیا و ڕژێمی سووریا و ئەم ڕژێمە پواوەی عێراق یان ڕژێمە هەڵوەشاوی عێراق لە دۆخێکی ئاوایە کوردستان ناتوانێت جەزیرەیەکی خۆشببختی و جەزیرێکی سربەخۆی و جەزیرەیەکی سەرفرازی و خەڵکتیایە ئازاد و کامەران و شاد و بەرابەر بێ من ئەمە بە خەیاڵەگە بینم جۆرە لە جۆرەکان بەڵام باسی ئەوەی کە خەڵک لە ستەمی میلی ڕزگاری بێەوە خەڵک خاوەنی خۆی بێتۆمانە حقیقەتێکە بەڵام من لە کوردستانە زۆرتر سەروەری خەڵک سەروەری جەماوەر سربەخۆیی ئەوەی کە پێوتێ خەڵکی کوردستانەوەوانەوە خاوەنبوونی خۆیان مافی دیاریکردنی چارە نووسی ئێستای خەڵکی کوردستان زۆرتر لە بەرامبەر یەکێتی و پارتی و میلیشیانە بینم نەک لە بەرامبەر دەسەڵاتێکە کە لە مەرکەزات دەسەڵاتدارە ئەمەی کە ئێستا هەیە بە بڕای من گۆڕانکاریشی ئەو تۆ دروست ناکە ئەم ڕژێمە هەڵوەشاوی عێراق ڕۆژێک لە ڕۆژان ناتوانێت بۆ ئەندازەیە بەهێز بێتەوە کە باڵ بەسەر کوردستان بچێشێ و هیچ کاتێک ناتوانێت ئەم یەکانگیریە لە بینی خۆیان دروست بکە کە ینی هەتا ئەو مۆدێلە دیاریکراوی فاشیزمیش کە فاشیزمە عەرەبی و ئەوانە تۆزێک سەختە دووبارە بوونەوە هاتنە مەیدانی جارێکی تر یاخودەوەی کە لە فۆرمی بەعسا بینیمان لە فۆرمێکی ترا دەرکەوێتەوە ئەنواع وەشکاڵ کۆسپ و تەگەرەی لە بەردەمایە کە هەر تەنها ئازادی خوازی و یەکسانی خوازی نییە لە عێراقا هەر تەنها تەمەدون و ئینساندۆستی نیە لە عێراقا دۆخی ناوچەکە بە جۆرە لە جۆرەکان ممکنە بەرتەستی بۆ دروستکات و بربەستی بۆ دروستکە بەر بەم دەلیە من پێم وابێ ئەم جانیبیان من بەڕاستی لەم بابەتەوە لە بابەتی سەروەریەوە زۆر نیگەرانیم چونکە ئەساسەن من پێم وانە شتێکە بێ ناوی سەروەری وێ بۆ خەڵکی کوردستان ئێستا ئەوەی کە هەیە ئەوەیە کە یەکێتی و پارتی حاکمەوە یەکێتی و پارتیش لە بناغەوە ینی پارتی بە تایبەتی لە بناغەوە هەر لە پەیوەندی دیبلۆماسی و لە پەیوەندی لەگەڵ دەوڵەتەکانی ناوچەکە و لەگەڵ دەوڵەتانی ئیمپریالیستی دنیا توانیوێتی دەسەڵاتی خۆی قایم کە ئاژینا کامەیە دەربڕین و تعبیری لەسەر بەخۆی و لە ئازادی بەڵام لەلایەکی ترەوە من تەیدی ئەو پەیامە و ئەو دیسکۆرسە یاخود ئەو خیتابە چۆن بڵێم داماوە ناکەم کە پێی وایە هەر ئەم دەسەڵاتە بشتێ ئیتر گرنگ نییەشە بەسەر یازاڵە بێت گرنگە زۆر گرنگە چێ ئەمە جێگەی ئەم دەسەڵاتە ئاگرێتەوە وانی ئینسان لە ناومێدیەکی زۆرە وەکەوەی کە ڕقە لە تیپێکی دووگۆڵی حەزەکەی بدۆڕێنە وڵام خۆت خە دیاریکردنی ناچیتە ناوساحەوە لە بەرامبەر یاری بکەی پێ خۆشە تیپێکی کە لی بێتەوە ینی ئەمەی کە لە بەرامبەر پارتیایە من زۆرتر ئاوایە بیرم ینی جۆرێک تعبیرە لە داماوی تعبیرە لە بێدەسەڵاتی تعبیرە لە بێبەدیلی لە بێ ئەلتەرناتیڤی مەسەلەکە باسەکە هەر تەنها ئەحزابیش نییە هەر تەنها حیزبی دیاریکرا و هێزی سیاسی دیاریکراو نییە کوردن ئەو کەڵچەرەوە ئەو کولتورەی کە لە ئۆپۆزیسیۆنە لە کوردستانە زاڵ بووە بەم ئاراستەیە کارەکە کە من ئەمە بە مشکلەیەکی جددی و گەورە ئەبیرم لە کوردستانەکە بێت دووریان نزیک چارەسەری بۆ بدۆزرێتەوە بەدیلێکی تر و ئەلتەرناتیوێکی تر جێگەی بگرێتەوە خەڵک پشتی قایم نەبێ بە خۆیەوەوانە بەڵێ بۆ هەموو بینەکە وڵەیە
لەباری واقعیشەوە حقیقەتی نییە. یعنی ئەمەی کە ئێستا پارتی یاخود بڕیارێکی دادگایەک لە فەڕەنسا ڕێگای گرتووە کە پارتی بتوانێ نەوت بۆڕیەکی نەوت کە هی عێراقە مڵکی عێراقە بەکار بێنێ بۆی کەەوە نەوتەکەی بگەێنێتە مینای جیهان لە تورکیا، ئەمە ناکاتە ئەوەی کە پارتی و هەتا تەنانەت بۆ بەشی لە بەشی یەکێتیشە کە دۆسی نەوتیان لە بندەسا دەرچویست کۆنتترۆڵێکیان نەما. ینی من ئەوەی نبینم، ینی دووبارە ئەوەی کە خەریکە ئێستا مفاوازاتەکە و ڕێگەکەوێت و ئێوێ باسی مەسلەی نەوت لەگەڵ مرکزا حەسم کەەوە مرکز ئێوێ لەگەڵ ئەوە حەسنی کار پارتیە و ئەوەی کە سبینێ بودجێ دەسەکەوێتەوە بودجێ تەقسیمەکات و ئەوانە هەر پارتیە. ئەوەی میلیشیای هەیە دام و دەستگای سەرکوتی بەدەستەوەیە لە کوردستانە هەر پارتیە، پارتی و یەکێتی و ئەوانەی کە لە ماوەکانی ڕابردووە ئەو میلیشیانەی دەسەڵاتیان بۆ لە کوردستانە دەسەڵاتی سەربازیان بەکارهێناوە بۆ خۆ دەوڵەمەندکردن و ئێستا و سەرمایە هەیەانە بۆ سەرمایە ئەتوانن بازار و کۆمەلگاش کۆنتترۆل بکەن. ینی لابردنی نەوت و ئەوانە بڵێ مەزدەریەک لە مەسادیرەکانی ئابووری چرخاندنی ئابووری لە کوردستانە پەگەخا و ئەمە ممکنە زەرەری ڕاستەوخۆی بۆ جەماوەری خەڵک ببێ، بەڵام لە ڕووی سەرمایەدارانەوە ئەوان ئیسtisماراتیان نەکتەنها لە بڵێن لە ناو کوردستان لەگەڵ داعشیان بۆ خۆکاتی خۆی معلومە. ینی ئەزانی ئەمانەی باسی سەرمایەداری خۆ سنوورێکی ئەخلاقی خود مۆراڵی ئەوانە ناناسی، ئەمان سەرمایەکانیان بردووە لە هەموو جێگەیەکە ئیسtisماریان کردووە. یعنی ئەوەی کە لە دۆخی نالەباربوون یاخودەوەی کە نەوت لە داهاتی نەوت بە جۆر وەکو جاران نێتە بەردەستی حکوومەتی هەرێم و ئەوانە ئەوەی کە زەرەر هەکا بە بڕای سەرنجام ڕەنگە هەر باجەکەی خەڵک گرفتەکە ئازای لە چییە؟ ئێمە ینی من پێم وایە تەرکیز لێرە لەسەر خاڵە گرینگەویشەوەیە. طبعا ئێمە هەمومان کۆچین، ینی من خۆم ینی بەو ئاراستەیە کە ئەمە پەیوەندی بە شکستی ناوەخۆیی و بەو با بڵێن گوتارەوە هەیە بە شێوازی ئەو گوتارەوەیە کە باز لە سەربەخۆی کوردستان نەکات. طبعا لە لای من لە ڕاستیە گوتارێک کە بە دیدێکی حزبی بۆ بنەماڵەیەکی دیاریکراوە بۆ نازانم چی بۆ هەرچیەک پرسی قسە لەسەر پرسی سەربەخۆییەکە و ئەم گوتارە شکست دێنێ، ئەمە نابێتە هۆکارێک من سار بکاتەوە لە داکۆچیکردن لە نەتەوەیە کە لە نەتیجەی ڕێکەوتنامەی جیهانی ئیمپرالیزمی جیهانی و عقلەتی شۆڤینی دەوڵەتانی سەرمایهداری جیهانی و ناوەخۆیی دابشکراوە. بە هیچ جۆرێک من وەکو چەپێکی کورد لە ڕاستیە ئەمە نابێتە ئەوەی یعنی سەبەبێک ناتا دەستە من کە مسر سار بکاتەوە لە داکۆچیکردن لە کوردستان. بەڵام لە لای من چی گرینگە؟ لە لای من ئەوە گرینگە کە ئێمە لەم خاڵەوە قسە لەسەر ئەم فەزایە بکەین کە ئەم فەزایی هەیە لە کوردستانە کە ئەم ڕووداوانەی ڕوودەدا تۆ ناتوانانی وەکو خۆی بیبینی و وەکو خۆی لە ڕاستیە بتانی لە خەڵکی بگەێنی و بە جۆرێ لە جۆرەکان لە مێژووە هەندێک چاڵنج دێتە پێش تۆ ئەتوانی ئەم تەحەدیە ئەم ئاستەنگە بگۆڕی بۆ دەستکەوتی گەورە. لە مێژووی ئێمە دۆخێک دروستکراوە لە ڕاستیە چاڵنجەکان و کەوتنەکانیش ناتوانین ببێت یعنی ئیسtisماری بکەین بۆ کەوتنێک. پرسیارەکەەوە بوو ئەگەر ئێستا کوردستان کە دەمێک ئێمە باسیەکەین پشتی بە چەندین سەرساوی تری ئابووری کشت و کاڵی و ئابووری هەرەوەزی و چەندین ئابووری تر ببەستی باە هەموو تۆپەکانی لە ناو یەک سەلەی اقتصادێکی ڕێعی نەبوایە دۆخی هەرێمی کوردستان و ئەم تەسلیم بوونە سیاسیەمان بە چاوی خۆمان نەبینی بێگومان نەمان دەبینی و ئێمە لە بیرمان نەچێ ئەم زەربەیە کە ڕوبەڕووی کوردستان دەکرێتەوە لە لای من بە دیوێکە ڕاستە بە دیوێکە بەر با بڵێن سیستەمە سیاسیەکە بەردەسەڵاتی ئەوان دەکەی، بەڵام ئەگەر جارێک بەر ئەوان بکەوی چەندین جار بەر خەڵکی کوردستان دەکەوێت لە ڕاستیە و ئەوەی وای کردووە لە مێژووی گەلی کوردستانە بە هەموو کەم و کوڕیەکانەوە کار بکە بۆی دۆخی هەرێمی کوردستان بگاتە بەم نقطەی ئێستا سەرمایهدارەکان و خەڵکی هەڕەمی دەسەڵاتداران نەبوون. بێگومان هەر خێزانێک بگری لە گوندەکەی جەنابتۆ لە چەمچەماڵەوە بگرە بۆ گوندەکەی من لە هەولێر و لە هەموو شاری کوردستان یەکێکی پێشمەرگە بوو و یەکێکی تێکۆشەر بوو ڕوبەڕووی دەسەڵات دەبەوە. فلەبەر ئەوە لای من
ئێمە پرسیارەکەوێ شەماڵ چۆن ئەم مەلەفانە جیا بکەینەوە دەبێ لەم نقطەیەوە شکستی دەسەڵات ببینین و هێرشی وڵاتان و بەرژەوەندی وڵاتانی سەرمایه‌داریش ببینین بۆ سەر ئەزمون لێرە چکە بین پێم وایە ئێستا لەگەر ئەم شەڕی ئۆکرانیا لەگەر گەڕانەوەی جۆرێک لە فرە جەمسەری لە جیهانە و لەگەر گۆڕانکاری لە هاوچێشەی هێز و ئەوەی پێدەوترێ جیۆپۆلیتیکی سیاسی هەرێمی کوردستان جارێککە لە بەردەم مەترسیدایە نەک هەرێمی کوردستان ڕاستی هەندێک ئیندیکەیتەر و مؤشرەیە بەداخەوە ڕۆژاوای کوردستانیش و ئێستا و ئیتیفاقانی بۆ نمونە لە تورکیا ئابیرینەوە لە ماوەیەکی نزیکە تورکیا بەرەو هەڵبژاردن دەبێت هەموو هێزە شۆڤینیەکانە ناوای پەیمانێتێکدان کورد بە تاقی تێندرا ماوەتەوە یعنی هەردوو گوتار ڕێککەوتووە لەسەر ئەوەی کە کورد جارشکە دابەشی ناو خەریتی سیاسی تورکیا نەبێ و بربەستی سەدادا تێپەڕ نەکاتن ئەمە من پێم وایە ئەمڕۆ شەماڵ کوردبوون نایمن یعنی کوردبوون دەستگرتن بە شوناسی کوردبوون هێمایە بۆ ڕوبەڕوو ینی زلەیەکە بەرەنگاریەکە بۆ سیستەمی سەرمایه‌داری جیهانی و بۆ ئەم بوو دەڵی ناوەخۆیی کە بەدە سیستەمە سەرمایه‌داری جیهانیەکانەوە لە ڕاستیە ئەمە پرسێکە من پێم بەنسبەت ئێمە دەبێ پرسێکی استراتیژی بێ و لە دەرەوەی حاڵەتی تووڕەبن و یعنی حاڵەتی سۆزداری گوتاریشی پۆپۆلیستی بێ کە هەر هەمومان بەجێ لە جۆرەکان ئێمە زەرری زۆرمان یعنی زەرری زۆرمان پێگەیشتووە لە مۆدێلە لە دەسەڵاتداری لە هەرێمی کوردستان بەرحاڵ باسی سیاسەتی هەویەت من بەش بە حاڵی خۆم سیاسەتی هەویەت نەک بۆ نەتەوەکانوانە هەتا بۆ ژنان و بۆ بەشەکانی بەشە بندەستەکانی تریش هەر قوبوڵم نییە پێم وایە سیاسەتی هەوێت جێگای ڕەخنەی ئێمەمانانە من بەش بە حاڵی خۆم جێگای ڕەخنەی منە لانی کەم پێم وایە باسی کوردبوون نییە لێرەیە لە ئارایە ئەوەی باسی ئازادیەکانە باسی ئستەمە ئێمە بەرەو دۆخێگە چین کە سەرمایه‌داری لە دنیاە تووشی قەیرانێکی چەند جەمسەری بووە ڕۆنتر بین شەماڵ پێدوان نییە ئێستا کورد بەوەی ناسنامەی کوردبوونەوە لە هەر چوار پارچەی کوردستان ڕوبەڕووی هێرشێکی شۆڤینزمی و تەوسانەوەیکی نازانم من پێم وانە کوردستانی ئێمە بەهۆی هەوێ کوردبوونەوە خەڵک لەلایەن حکومەتی ناوەندیەوە نییە کە هینەکرێ و هەوێتی کوردبوونەوەی کردووە دەسەڵاتێکی میلیشایی لە هەولێر و لە سلێمانی خاچی خەڵک بە تورەکە بێژن بەڕاستی هەوێ کوردبوون بۆ تەوقێک چۆتە ملی خەڵکی کوردستانەوە وای ئەو بازرگانی پێوە دەکا چۆنە تۆ ناتوانین خۆمان لەمە بپارێزین کە ئەوەی وای کردووە پارتی خۆی بە بەشێک لە کۆمەڵگەی کوردستان بێرەوە هەویە کوردیە کە تۆ باسیەکەی ئەژینا پارتی شێوەی ژیانیان پارەیان ئەو بیرکردنەوانەی هەیەە ئەو خولیانەی هەیەە ئەو خەونانەی هەیەە ئەو تێگەیشتانی ئەوان لە دنیا چی بە خەڵکی کوردستانیانەوە بەستێ تەنها ئەوە بە خەڵکی کوردستانەوە ئەوانش بخوانەڵێن کورد ئەژینا کوڕانی جەلال تاڵەبانی چی پەیوەندیانەدا بە خەڵکی سلێمانیەوە یعنی لە هەموو ناحیەکی ژیان و گوزەران و هەموو شتێکیان کە هەیە و ئەوانە تەواوە لەگەڵ خەڵکی ڕەشوڕوتی کوردستانە جیاوازن ئەوەی کە ئەوانی کردو بە حاکم بەسەر کوردستانە هەرە و ناسنامەیە کە تو باسیەکەی بە بڕای من ئەو ناسنامەیە دوودیوە ئێمە بە سیاسەتی ناسنامە ناتوانین بەرامبەر سەرمایه‌داری بوەستینەوە سەرمایه‌داری سیاسەتی ناسنامەی لە خۆیان هەزم کردووە ڕەبەرەنگاربوونەوە لەگەڵ ستەم و شەوسانەوەی سەرمایه‌داریە بەڕاستی تاکیدکردنە لەسەر هەویەتی ئینسانی تاکیدکردن لەسەر هاوپشتی لە ناوچەکەیەوە ئەمە ئەمانگەێنە ئەمە نەتیجەی تووڕەبوون ئەزمونێکی سەد ساڵێکە ئێمە لە چیە یعنی لەو خاڵەیە تەمان دوو بیرکردنەوەی جیاواز ئێمە ئەبینین ینی لەم بە خۆشحاڵیەوە لە لای من ینی ئیشکارەتەکە بچێ شەماڵ کاتێ تۆ ینی تۆ بەهۆی کوردبوونەوە ڕوبەڕووی چەوسانەوە دەبی یەکێک لە قسەی یەکێک لە بیرمەندە چەپەکانەیە ناوەکەیم بیرنی ئەڵێ کاتێ من وەکو جوویەک ئەچەوسێندرێمەوە ڕوبەڕووی هیندەمەوە من وەکو جوویەک داکۆچی لە خۆمەکەم من کاتێ وەکو کوردێک ڕوبەڕووی چەوسانەوە دەبمەوە بێگومان من وەکو چەپێکی باڵادەست داکۆچی لە خۆم ناکەم تەبعاً لە ڕوانگەی چەپێکی باڵادەستەوە ئەم قەزیە شتیشترە
فلە لای منە ئەمە یعنی ئیشکالەتەکە لە چیە؟ ئیشکالەتەکە لەوەیە کە کاتێک تۆ یعنی ناکرێت چەبی و ئەوە نەبینی نەتەوەیەکەیە بەهۆی شوناسی نەتەوەی بوونیەوە ئەمڕۆ دەسەوسێندرێتەوە تو بڵێ من نا لە منتەڵەقێکی ئینسانیەوە تەعامی دەکەم. طبعاً کاتێ من دەڵێم لە منتەڵەقێکی کوردبوونی ئینسانیەوە تەعامی لەگەڵەکەم ئەو بەو مانایە من دان دەنێم بەوەی کە چەسانەوەیەکی شۆڤینی هەیە لەسەر مەجموعەیەک لە خەڵک بەهۆی ناسنامەی زمان و نەتەوە و کۆمەڵێ پرسیترەوە تۆ دەتەوێت ڕوبەڕووی ئەم پرسەویتە ئەم باسە زۆر کێشێ بەس منیش با بە یەک جملە جواب دەمەوە بۆ دیفاکردن لە مافی ژنان لە بەرابەری تەواویان لەگەڵ پیاوانە پێویست ناکات ژن بین بۆ دیفاکردن لە بەرامبەر وەستانەوە لە بەرامبەر ڕاسیزم و ستەمی نەژادی و ستەمی ڕەگەزیە پێویست ناکات ڕەشپێست بین بۆ ئەوەی داکۆچی بکەین لە خەڵکی کوردستان کە ستەمی لێ نەکرێ پێویست ناکات کورد بین کافیە ئینسان بی کافی ئەوەی کە پەیامێکی ئینسانیت هەبێ فتەوی ئازادیم کێ بێ باشترین و شێلگیرترین خەباتکاربی لە ڕێگەی مافی خەڵکا کە لە سەرستەم نەچۆسێتەوە چەپەکان و کۆمونیستەکان لەم ڕوانگە ئینسانیەوە ئیسپاتیان کردووە لە تاریخی 100 ساڵی ڕابردووە لە هەمووان زیاتر لە بەرامبەر ستەمی نەتەوایەتیان شێرگیر بوون هیچ کاتێک تیجارەتیان بەستەمی نەتەوایەتیەوە نەکردووە هیچ کاتێک سازشیان لە بەرامبەر دەسەڵاتە کۆرەپەرستەکانی ناوچەکەیان نەکردووە هەموو باجێک ئەوان داویانە بە پێچەوانەوە ئەوانەی قسەیان لەسەر ناسنامەی کوردی کردووە هەمیشە لە بازار ڕابوون بۆ سات و سەودا هەمیشە لە بازار ڕابوون بۆی کا خزمەتەکانیان بە یەکێک لە دەوڵەتە کۆرەپەرستەکان بفرۆشن بەرحاڵ چینەوە سەر مەسەلەی نەوت من وا ئەزانم باسکردن لە مەسەلەی نەوت باسکردنە لە چارەنووس و ئایندەی خەڵکی کارگەر و زەحمەتکێش لە کوردستانە ئەم سەروەت و سامانە هی خەڵکی کارگەر و زەحمەتکێشی کوردستانە هی خەڵکی ئەم ناوچەیەکە تایەژی جا کورد زمانە عەرەب زمانە تورکمانە هیچ فەرقی نییە بە بڕای من خی خەڵکی ئەم ناوچەیە و ئەبێ خەڵکی ئەم ناوچەیە کۆنتترۆلی بەسەریا هەبێ باسەکە لەوەی کە دڵت خۆش بێ بۆیکەوا بەغایەکی میلیشیایی سەرکوتگەری شیعە مەزهەبی نۆکەری ئێران هاتووە گوایە لە حکومەتی هەرێمی کوردستانی بردوێتەوە بە بڕای من نیشانەی داماویە نیشانەی بێ ئایندەیە نیشانەی سالێخستنە ئەمە پێخۆشببوونی کۆیلەیەکە کە هیچ کاتێک چاوەڕوانی ئازادبوون نیە بە بڕای من لە بەرامبەری قسەکردن لەسەر ئەوەی ئەمە سەروەری نیشتیمان و سەروەریمان کەوتۆژە ژێر پرسیارەوە گوایە حکوومەتی مرکزی ئەم سەرۆت و سامانەی لە دەستەنووی لە دەستی خەڵکی کوردستانی سەنووە ئەم سەرۆت و سامانە هیچ کاتێک بەدەست خەڵکی کوردستانەوە نەبووە ئەگەر بەغا سوودی لێ نەبینیوە تورکیا سوودی لێبینیوە واگەر بەغا کۆنتترۆلی نەکردو و سەری لەسەردانە ناوە کۆمپانیا غەربیەکان و DNO و کۆمپانیاکانی ئەوروپا و ئەمریکا ئەوانەیە سوودیان لێبینیەوە ئیداریان کردووە بە بڕای من باسێک لێرە لە سربەخۆیی نییە تێڕوانینی دروست بۆ ئەم دۆخە ئەوەیە کە ئەلتەرناتیڤێک لە ناو جەماوەرە دروست بێ بۆ بەدیێنانی مافەکانی خۆیان ئەلتەرناتیڤە هەم لە بەرامبەر حکوومەتی مرکزی عێراقایەوە یەک ڕۆژی سازشی لەگەڵان ناکە و هەم لە بەرامبەر ئەم حکوومەتەیە کە خۆی بە نوێنەری خەڵک زانێت و تا ئێستا تەنها جەردەی لە خەڵک ئەنجام داوە بەڵێ ئەو کۆمنتێک هاتە سەر شاشەکە دەست خۆش بێ هیواجان لە ڕووی سیاسیەوە ئێمە گەرمەلەفی نەوت و سامانی کوردستان وەک سامانێکی نیشتیمانی سیر بکەین ئەوە دەبێت ئەوی ئێستا دەگوزارێت تەواو لاوازکردنی دەسەڵاتی هەیە ئێستا دەگوزارێت تەواو لاوازکردنی دەسەڵاتی لەلایەن بەغداش هەر ئەو مەبەستە و ئەگەر باز دەستپاکی بکرێت وەک بیانویەک ئەوە هەرگیز عێراق لە دەسەڵاتی کوردی باشتر نییە ئەگەر گەندەڵتر نەبێت کەواتە ئەم ڕایە ڕاست نییە بەڵام ئێستا هەرێم کارتی فشاریشی گەورەی نەوت لە دەستدا کە نەوت و غاز لە ڕووی سیاسی و پەیوەندی بە سەروەری بڕیاری سیاسیەوە هەیە نەک تەنها ئابووری وەک هەندێک لە حیزب و گروپ و کەسایەتیەکان کۆمنتەکە و ڕای خۆیەتی ئەوڕۆ خەسرەوی دووزە شەماڵ دەست خۆش من پێم وایە ینی ئەوەی کە گرنگ بوو چەند سرنجێکمان گەیان لەسەر پرسێکی وا گرنگ و بێگومان مناقەشەکردن و گفتوگۆ و ڕا لەسەر ئەم پرسانە بەردەوامی دەبێ و دەسەکانڕوانشیم زانین بینەرانمان ئەڵێن چی کۆمنت لە کۆمنتەکانە ڕای خۆتان بڵێن
ئەمە بێتە سەرەتای گفتوگۆیە بزانین تێڕوانینەکان و سەرنجەکانتان پێ چۆنە لە ڕواگەی خۆتانەوە چۆن بیرەکەنەوە ئەم باسە دەوڵەمەندترکەن بەڵێ نەدەم هەر پرسیارێک ڕوبەڕووی من بکرێتەوە لە کۆمنتەکانە وەڵامی پێدەمەوە جارێشترش من و تووە مەلەفا بە باشی گفتوگۆی لەبارەوەکەین ئەوەی کە لەسەری زۆر چاکە دەستت خۆش بێ هیوا زۆر خۆشحاڵم ئومێدەوارم بەرنامەی تری بە دوایە بێ بەرنامەی تری لەگەڵ هاوڕێناڵی خۆتە خەڵک بمانەوە کەناڵی هیوا عومەرە بەرحاڵ هاوڕێک لە ڕاستیە نامەیان نردبوو لە ماوەیە کە بۆچی دیاردیمەوانە لێرەوە پێیانەڵام ئیتر سەبر لەمە دووە بەپێی دەرفەت لەگەڵ شەماڵ و برادرانی تریش بەردەوامە بین دەستەکان خۆش زۆر سپاس بە تۆ شاڕۆجار بەڵێ هاوڕێیانی ئازیز بەم جۆرە بینەرانی ئازیز گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم ڕۆژمان تا دیداریشی تر و بەرنمەیەکی تر ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی ئەسپێری هەر بژین